خدایە تۆ خۆت ساحێبی کوردی خەبەرداری لە ئازار و لە دەردی لە ژێرباری گرانی جەور و زوڵمە ئەناڵێنێ هەموو خێزانی وردی لەناو ئەشکەوت و شاخ و شی و دەشتا بڵاو و پەخشە شێرانی نەبەردی لەژێر ڕەحمی فڕۆکەی ورچی سوورە هەمووی وێرانە خان و دار و بەردی لەبەر جەور و خراپەی نالەباران هەمووی ڕەشپۆشە کێ و شی و هەردی وەکو عنقایە ئینساف و مرووەت لە دونیادا بەرامبەر قەومی کوردی نەبیسرا کەس بەزەیی بێ بە کووردە بپرسێ حاڵی ناڵە و ئاهی سەردی وەکو شاهۆ ئەوەی کووردە هەمیشە لە لوتفی تۆی ئەوێ دەرمانی دەردی سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەم جارەش لە بەرنامەی خەڵوەتدا یەکێک لە شاعرە هەڵکەوتووەکانی کوردتان پێدەناسێنین کە ئەویش مەلا حەسەنی قازی ناسراو بە شاهۆیە مەلا حەسەنی قازی یا شاهۆ یەکێکە لەو شاعرە جوان نووسانی کە ساڵی 1882 لە شارەدەی بیارەی ناوچەی هەورامان لەدایک بووە و هەر لە حوجرە و خانەقاکانی هەورامان توانیوێتی ببێ بە یەکێک لە پیاوە زۆر ڕۆشنبیر و خوێنەوارەکانی سەردەمی خۆی ئەو سەردەمێکی زۆر بە قازیایەتی لە هەڵەبجە و ماوەت و شارەکانی تر چوارتا کاری کردووە و خزمەتی نەتەوەکەی کردووە ساڵی 1970 کۆچی دوایی کردووە ئێمە لە مەڵقەی بەرنامەکەدا تەنها قسە دەکەین لەسەر لایەنی عیرفان و خواناسی و پەیوەندی مەلا حەسەنی قازی بە تەسەووفەوە تەسەووف و عیرفان و خواناسی چ ڕۆڵێکیان هەبوو لە ژیانی ئەم کەسایەتی کووردە لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا ئاواد نەقشبەندی لێکۆڵەری ئەدەبی و زانای ئاینی پێکەوە تیشکێک دەخەینە سەر بواری خواناسی و عیرفان و پەیوەندی مەلا حەسەنی قازی یا شاهۆ بە تەسەووف و عیرفانەوە جەنابی مامۆستا پڕ بەدڵ سپاس دەکەم سپاس بەو دەرفەتەی کە سەربەرز بن ئینشاڵڵا زۆر سپاس دەکەم پێم خۆشە ئەگونجێ شاهۆ یەکێک بێ لەو شاعیرانەی کە بێنازە بێ خزمەتە ینی تا ئێستا چینێکی کەمی ڕۆشنبیر نەبێتەوە چێ نەزانن شاهۆکی یا مەلا حەسەنی قازی پێم خۆشە پێکەوە بینەر ئاشنا بکەین بە کورتەیەک لە ژیان و قۆناغەکانی ژیان و ئەزمون و ئەو پلە و کار و ئەرکانەی کە شاهۆ لە ژیانی خۆیان دیتونی و پێم خۆش لە زاری جەنابتەوە گوێبیستی بین خی گەورە سەلامەت و سەربەرزتان کە بەخێر بێن بۆ خانەقای حاجی شێخ ساحێبی نەقشبەندی لە شارە زۆر بەڕاستی باسکردنی مەلا حەسەنی قازی ئەرکی سەرشانی تاک بە تاکی کووردە چونکە وەک باقی شاعرانی کلاسیک خزمەتێکی زۆری کردووە بە بواری ئەدەب بەگشتی و شعر و شان و نامە و پیاهەڵدان و هەموو ئەو کایە گرنگانەی ناو شێر مەلا حەسەنی قازی تەبیعی کوڕی مامۆستا مەلا عەبدولقادری گەورەیە مەلا عەبدولقادری گەورە کوڕی مەلا عەبدوڕەحمانی بازیانی مەلا عەبدوڕەحمانی بازیانی یەکێک بووە لە عالمە وەزانە هەرە گەورەکانی ناوچەی سلێمان لەبەر ڕوودا و هۆکارێک کە لەوانەیە ئێرە جێگەی نەبێ و زۆر نەگەڕێنەوە بۆ دواوە ڕۆشتووەتە مەنتیقەی هەورامانی تەخت و پاشان لەوێ ڕۆشتووەتە سنە مەنتیقەی سنە و پاشان لەوێ مەلا عەبدولقادری کوڕی کە گەورە ئەبێت و دەست ئەکا بە خوێندنێکی باش ئەخوێنێ لە حەتا لە سلێمانی شاخوێنێ بەڵام لە کۆتاییە لە کوچک چەرمۆ لە نزیکی سنە لای ئەمین و سادات ئەبێتە مەلە لە کوچک چەرمۆ لای ئەمین و سادات ئەبێتە تەمان مەلا عەبدولقادری گەورە ئەگەر بێت و بین باسیکەین دەیان بەرنامەی ئەوێ بەداخەوە ئەویش هەر وەکو مەلا حەسەنی کوڕی و مەلا حسەینی کوڕی چکە مەلا حەسەن و مەلا حسێن هەردووکیان برا بوون کە کوڕی مەلا عەبدولقادری گەورن بێنازن ئیتیمامیان پێ نەدراوە مەلا عەبدولقادر لە کوچک چەرمۆ لای ئەمین و سادات مەلا ئەبێ شێخ عومەری بیارەی لە 1307 کە لە ئەگەڕێتەوە لە زیارەتی شێخ عەبدولقادری گەیلانی و خانەقای خانەقین دروستەکە و خانەقای کفری دروستەکە و یەتە هۆرێن لەو بەری سیروان لەوێ بناغی خانەقایەکدا ئەنێ بۆ حەسارێک کە گوایە ئەو جێگەیە حەواریەکانی حەزەتی عیسا لەوێ نێژراون و پاشان ئەچێتە گومە لە ناوچەی تاوگۆزی خانەقا دروستەکە لە
305 دوای ئەوە ئەچێتەوە بۆ بیارە لە قەراق چەمی بیارە خانەقای بیارە دروستەکە. بەڵام شێعمەری بیارە دایمەن هەمیشە هەوڵی داوە هەر کارێکەکە ئیزافە بێ، نەک تەنها ڕاوح بێ لە جێگەی خۆیان و دووبارەکردنەوەی ئیشی پێشوەکانی خۆی ببێ، نە هەوڵی داوە ئیزافەیەک بدا بەم ئیشە. چی کردووە کە خانەقای بیارە دروست ئەکا لی ئەپرسن ئەم کارە چییە تۆ ئەیکەی، کە وەسا ڕەحیمی بیارەی وەسا بووە ئەم خۆی بەبەرچنە قوڕی بۆ هێناوە قوڕ شۆڕ بۆ تۆ بەگیانیا وتیانە بۆ چی واکە ئەم کارە چیەکەی وتێتی من ئەمەوێت زانستی شەرعی زانستی علومی مسلمانان، من پێم غەڵەتە ئەڵێن علومی ئیسلامی، علومی مسلمانان زیندوو بکەمەوە بە فەرمانی کێ کە لە خەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی پێداوە. بۆیە دوای ئەوە کە خانەقاکە و مەدرسەکە تەواو ئەکا بیر لەوە ئەکاتۆ کە مەلایەکی دانامەی بۆ بێنێ و نامە ئەنێرە بۆ مەلا عەبدولقادری گەورە لە کوچک شەرم و لای ئەمین سادات پێی ئەڵێ ئەگە بە ئەمین سادات هەڵێ ئەگەر ئیجازە بەی من مەلا عەبدولقادرە بم. مەلا عەبدولقادریش ناڵێ باش یەکسەر چێکە بەو دوو مامۆسایە کە ڕۆشتون شێعمەری بیارە ناردوونی هەردووکیان ئەڵێ من ئیستیخارەیەکەم ئەم شەوە یۆ ئیستیخارە بکەم. بەیانی هەڵەسن ئەڵێن چی بوو؟ ئەڵێ وەڵاهی با بچم پرسێکی مامۆساکەشم بکەم، مامۆسای نۆتشی عەلامەی نۆتشی کە مامۆسای بووە. ئەچنە خزمەتی ئەو لێ پرسن بڕوایە نەڕوا کە مامۆسای نۆتشی معتەقید بووە و منسوبی شێخانی نەقشبەندی هەورامانە، بەڵام یەکسەر بڕیار نادا ئەڵێ دەیبا ئەم شەوی ئیستیخارە بکەن و جاری دووەم ئیستیخارەکەنەوە ئینجاوەکو بڕیارەدا و نامەکە موجودە، نامەکەی شێخ عومەر کە لە یادی مردانە هەیە بۆ مەلا عەبدولقادری نووسیوە و نامەکەی مەلا عەبدولقادر کە وەڵامی داوەتەوە. هەردووکیان دوو نامەی عیملاقی شەرعیە کە بۆچی لەبەری هەر شتێک لەسەر ئەساسی شەرع نەبێ نەتیجەی نابێ. دوای مەلا عەبدولقادر کە یەتە بیارە شێعمەری بیارە لەبەر خاتریەوەی حەڵاڵ ماڵی یەک بن هەڵەسێک چی خۆی پێدا. کچەکەی ناوی فاتمە خان بووە. فاتمە خان لەگەڵ شێخ نەجمەدینە کە ئەم دوانە مناڵی شێخ عومەری بیارن لە یەک دایکن، چونکە شێخ عومەری بیارە نۆ کوڕی بووە لەگەڵ کۆمەڵێک کچە لە چەند دایکێک. دایکیان ناوی سەلماخانە کچی مەحموبەگی ساحێب قڕانە لە سلێمانیە. مەحموبەگی ساحێب قڕان وتێ دوو کچی بووە وتێتی من ئەم دوو کچە دەم بە دوو پیاوی زۆر گەورە، یەکیانی داوە بە شێخ عومەری بیارە شێخ نەجمەدین و فاتمە خانی لێبووە، یەکیشانی داوە بە شێخ عەبدوڕەحمانی نێرگسەجاری شێخ مەعروفی لێبووە. ئەو دوانە یعنی شێخ مەعروف و شێخ نەجمەدین پورزان. پاشان فاتمە خان کە شووە کا بە مەلا عەبدولقادری گەورە مەلا حەسەن و مەلا حسێن و ئەمانەی لێ بێت. جا بەڕاستی قازی کچەزای شێخ عومەری بیارە. بەڵێ اینجا بۆیە مەلا حەسەن بە قازی مەشهورە و باوکی بە مەلا عەبدولقادری گەورە مەشهورە. بۆچی؟ لەبەر قادریەوەی مدەڕیسی بیارە دایمەن 4-5 مساعیدی بووە، بە مدەڕیسی گەورە وتراوە مامۆسای گەورە. مەلا قادری سۆفیشی لەگەڵا بووە کە لە بانی خێڵانە دانیشتووە، بەداخەوە ئەوژێک یەک بۆ لە شاعیرە گەورەکان، باوکی مەلا ئەحمەی بانی خێڵان کە کادری حیزبی شوعی بوو ئەبوو سەرباز. پاشان مەلا قادری کانیکەوەیشی هەر لا بووە، دوایی لە فەقێجنە لایەوە بەگزانی جاف مەلا بوو. مەلا عەبدولکەریمی ئەحمە بڕنە کە دوای هاتۆتە ئەحمە بڕنە بە فەرمانی شێخ نەجمەدینی بیارە. مامۆستا شێخ بابا ڕەسووڵی بێدەنی کە دوای مردنی شێخ نەجمەدین و شێخ نورەدین لە زمانی حەزەتی شێخی عەلادینە هاتووەتە مەنتیقەی ئەم زەلەڕەشە، ماوەی لە زەلەڕەش مەلا بوو، دوای ئەچێتە چرچەقڵا لای شێخ حسێن چرچەقڵا کە خاڵۆی بوو، دوای لە ئاخریە کە مامۆستا مەلا حەمەسەعی لە عەبابەیلێ وەفاتەکە ئەچێتە عەبابەیلێ ئەبێتە مەلا لە عەبابەیلێ. ئەمانە هەمووی وەکو مساعید وابوون لە خزمەتی مامۆستا مەلا عەبدولقادری گەورە. ئیتر بۆیە بە مامۆستا مەلا عەبدولقادر وەکو بڵێ ڕەئیسی مدەڕیسین بووە لە خانەقای بیارە. ئیتر مەلا حەسەن لە بۆتەیەکا گەورە بووە، باوکی مەلا قادرە، لەولاوە باپیری شێخ عومەرە، لەولاوە باپیرەکەی تری مەلا عەبدوڕەحمانی بازیانیە، لەولاوە خاڵی شێخ نەجمەدین و شێخ عەلادین خاڵی نیە، شێخ جەمیل و شێخ ئەنوەر و شێخ تایب و شێخ نزامەدین و شێخ سعدەدین ئەوانە هەموویان خاڵی بوون، هەمووی پیاوی گەورە گەورە و خوێنەوار و شاعیر بوون. جا بەڕاستی بیئە دەورە بینێ، ئەم بیئەیە وای کردووە کە مەلا حەسەن پیاوی گەورە بێت دەرچێ لە نەتیجا، چونکە بیئەکە مساعید بووە، خۆشی مؤهل بووە، بۆیە لە نەتیجا ئەم پیاوە گەورە دەرچوو. دوایی مەلا حەسەن کە ئەم مەلایەتیە جوان و ڕێک و پێکە ئەخوێنێ لە خزمەت باوکی و گەورە مستەعیدەکانی خانەقای بیارە، بەڵام سێر ئەکا وەزعی مەلایەتی لە کوردستانە بە تایبەتی وەزعێکی ناجۆر بوو، ئەمیش پیاوێکی خاوەن فکر بووە، بە تایبەتی زۆر تەسیری شێخ نەجمەدینی بیارەی بەسەرەوە بووە. هەمیشە شێخ نەجمەدینی بیارە فەرموویەتی
حەسەن ئەوش پێ تو خاڵێکیان فەرموویەتی نانە ڕقەیەک کە ئەی خۆی بە ئەو تۆزە ئاوەی حەوزی خانەقاوە مەیدە بە هەموو دنیا ئەم ڕەوتە زوهدە کە هەبووە و شانەژمەنین ڕابەرایەتی کردو لە منتیقەکە وای کردو زۆر لەو مامۆسایانەوەکو مەلا حەسەن دەربچن یعنی ئەگەر باسی بکەین فترێکی زۆر توولانی ئەبا بۆ باسکردنی اینجا ئەو شعرم بە دەسوخەتی مەلا حەسەن بینی کە لە کەشکۆڵی شێمحەمەی کوڕی شێخ نووسیوەتی و کەشکۆڵەکە لە بنکەی ژین هەیە لە سلێمانی و منیش لێرە لە خزمەتیە شعرەکە تەسەور ئەەکەم هینی ئەبوو عەلای معەڕی بێ کە فەرمێ رغيف خبز يابس تأكله في زاوية وكوز ماء بارد تشربه عن صافية وغرفة ضيقة نفسك فيها خالية خير من الساعات في ظل القصور العالية أمام أو كشكولا بيني ملا حسن نسيوتي ولا سختي خوي نسيوتي أمام لخال نجمدين ورقرتو بس نازم شعري كيه قران بشوين يا ما تصور كمني أبو علاء معربة ئەمانە وای کردووە مەلا حەسەن پیاوێکی دانامە دەرچوو دوای ئەوە مەلا حەسەن متاثیر بەوە طریقەی نەقشبەندی من ناتوانم بڵێم سۆفی بێ و سلوکی کردووە ولا زۆر جار لە زۆر جێگەی شاو قسەیم کردووە من ناتوانم بڵێم سۆفی بووە و سلوکی کردووە وەکو هەر سۆفیەکی تر چونکە سۆفیەتی تەسەوف پلەبەندیە ئەو پلەبەندیە تەسەور ناکەم هەوڵی دابێ بۆ ئەوەی بیبڕێ بەڵام معتقد بووە بە تەسەوف و متأثیر بووە بە ئەوە هیچ گومانیتیانی کە لە ڕووی عەقیدە و ئەشعەری بووە لە ڕووی مەزهەبی شۆ لە وڵاتی خۆمانە فتوای بە شافعی داوە بەڵام چونکە لە بەغا بووە ماوەیەکی زۆر مطلع بووە بەسەر فقی حەنەفیشە و حاشیەی هەیە بەسەر مەتنی قودوریۆ ئەم قسەیە لەوانەیە یەکەم جارم بێ ئەیکڵێم حاشیەی هەیە بەسەر مەتنی قودوریۆ خۆزگا بە خۆزگایی خوا مامۆسایانی ئێمەوانی کە خەریکی ماجستێر و دکتۆران ئەم بابەتانیان تحقیق و دیراسە بکردایە تاوەکو سوودی هەبووە هەم بۆ کایەنەتەوە یەکە هەم بۆ کایە دینیەکە زۆر باش ئەو نازناوی قازێتیە پێم وابێ ماوەیەکی زۆری تەمەنی تا دوای دروستبوونی حکومەتی عێراقیش کە ئەم مەلیک فەیسەڵی یەکەمە بینێ دەبێتە قازی ماوەیە لە هەڵەبجە و چوارتا و شارەکانی تری کوردستان مەبەستمەوەیە بپرسم قەزاوەتەکەی تا چەند بەپێی بنەما و یان یاساکانی شریعەتی ئیسلامی بووە ئایا بۆن من لە قەزاوەت یا هەوڵی داوەکو خواناسێک یاوەکو قازیەکی موسڵمان کێشە و مەشاکلی خەڵک چارەسەر بکە مەلا حەسەنی قازی ئیسلامی وەکو ڕسم نەگرتووە ئیسلامی وەکو مەعنا گرتووە و ئەمەش تەئسیری بووە تەنانەت لەسەر لەگەڵ کەسانیشی کە لە چواردەوریا بوون بۆیە مەلا حەسەن تەمان هیچ یاسایەک نەبووە لە عێراقا پێش دروستبوونی لە 1920 دروستبوونی دەوڵەتی عێراقی هیچ یاسایەک نەبووە کە مخالیفی شریعەتی ئیسلامی بۆچی لەبەر دەوڵەتی عوسمانی حاکمی منتیقەکە بووە و ئەمارەتەکانیش بە هەمان شێوە لە کوردستانە هەر بە هەمان شێوە شتێکیان نەکردووە کە نەیانتوانیوە ئەگینا لەوانەیە کەم تاکورتێ لێرە و لەوێ شتیان کردوێ پێشەوانی شریعەت بووە بەڵام مەلا حەسەنی قازی خۆی پیاوێکی زۆر مولتەزیم بووە ئەمە یەک دووەمین نەیتوانیوە لە یاساکە لابدا چونکە یاساکە پێچەوانی شریعەت نەبوو دوایش کە دەوڵەتی عێراقی دروست ئەکرێ و بێتە عێراق بێتە مەلیکی عێراقی و مەلیکەکانیان یەک لە دوای یەک ئەم هەم دادنووست بوو بێ و هەم تحقیق بوو بێ و هەم قازی بوو بێ بە هەمان شێوە لای نەداوە لە شریعەتی ئیسلام با شتێکی خۆشتان بۆ بگێڕمەوە کە ئەمەم لە پیاوێکی چوارتایی بیست ئەم پیاوە چوارتاییە لە جادەی سابونکەران لەوێ دوکانی ماسوودۆ ئەو شتانەی هەبوو ئەی فرۆشت ڕۆژێکیان لێەوە تێپەڕی سێرم کرد کۆمەڵی ڕسمی هەڵواسی و یەکیان لەوانە ڕسمی جەنابی شێخ زێنەدینی مامی باوکم بوو زۆرم بەلاوە سێر بوو ئەم پیاوە من نایناسم چی ئەم ڕسمانی هەڵیواسی مەرحەبایم کرد و وتم ئەم ڕسمانەکە هەڵواسیون چییە وتی ئەمە هەر کەسێک لەو پیاوە دینیانە مامەڵەم کرد بێ لەگەڵیانە پیاوێکی پیر بوو ڕەفیقایەتیم کرد بێ ئاوا ڕسمەکەیم هەڵواسیوە لەبەروی هەمیشە لە بەرچاومە بن و فاتیحیان بۆ بخێنم یەکیان لەوانە ئەو ڕسمێ مەلا حەسەنی قازی بوو کە لەوێ بینیم وتم ناسراویت لەگەڵ مەلا حەسەنی قازی وتی مەلا حەسەنی قازی لە چوارتا قازیە بێ وتی هەموو جارێ سەردانمە کرد و ئەویش ئەهاتە مزگەوت بۆ نوێژەکانی ڕۆژێکیان زۆر بێتاقەت و ناڕەحەت بوو وتی وتم ئەوە چییە ئەوە بێتاقەت و ناڕەحەتی وتی وەڵا پیاوێکی لەبلەبانی شارەزای قسەزانی بەلیغ هات
داوای هەبوو لەگەڵ پیاوێکی ترە پیاوەکەی تر داماو بوو خەڵکی گوند بوو بە گیانیا دیار بوو کە خەماند و زەحمەت کێشە منیش کاتێک قەزاوەتەکەم بۆ کردن و گوێم لە قسەکانیان کرد خۆ ئەم شەرع زاهیر بینە ئەم گوێ لە قسەکانەگرێ سێرەکە قسەکانی ئەم ڕاسترە و ئەم پیاوە پیرە لادێیە ڕزە دەیمکەرە هینی پێ نییە هیچ بەڵگەیەکی پێ نییە وتی پێم وتم ئەم پیاوە ئەڵێ دیارە گوێدرێژێکی بۆ گوێدرێژەکەی بردووە ئەم پیاوە ئەم پیاوە ئەڵێ کە ئەمە هی منە ئەی تۆ هیچ بەڵگەیە شتێکت نییە هێشتی نەوەڵا گوێدرێژ بەڵگەی کواوشتی کواو شایەت هێشتێ نە بەخوا شایەتێکی وایشم نییە ئەڵێ ئیسە زۆر زۆر بێتاقەتم بۆ ئەوە چونکە بۆم دەرکەوتو ئەم پیاوە بە لەبلەبانی و بە قسەزانیەکەی وای کردووە لە من قەزاوەتی بۆ بکەم و بڵێم هینی ئەم پیاوە لەبلەبانەیە نەکنی ئەم پیاوە لادەی ئەوی فەرمودەکەی پێغەمبەری خوش صلی الله علیه و سلم فەرمێ ئیواتان هەیە بە قسەی باق و بریق حەقێکی دنیایی بۆ خۆی نەکات بەڵام ئەگەر ئەو نەبێەوە با بزانێت پارچەیە لە ئاگری بۆ خۆی مسۆگەر کردوون کە ئەو پیاوەش بۆی باز کردم وتی وەڵاوتم وەڵاهی من ئەو دیانە هەمووی شارەزام تی دەی باشە من دوو ڕۆژەکەم بە ئیجازە پێکەوە ئەڕۆین بزانین ئەو پیاوە بدۆزینەوە تی 15 دێی منتیقەی شارباژێر ئەم دی و گەڕین هەتا پیاوەکەمان دۆزیەوە ینی ئەمە مەلا حەسەنی قازی بەدوایە گەڕا بەڵێ مەلا حەسەنی قازی لەگەڵ ئەم پیاوە پیرە گەڕاون لە منتیقەکە هەتاوکو ئەم پیاویان دۆزیوەتەوە تی چوونە ماڵەکە زۆر مەعزەرەتی بۆ خواست وتی من فڵان کەسم وتی وەڵای ئەو ناسم و بەس بەخوا من هیچ شایەتێک و شتێکم نەبوو اینجا من پیاوێکی داماوی لادەییم و ئەڵێ وتی گوێدرێژ بە چەنە وتی وەڵا بەوەنەیە وتی ها ئەمە پارە بیدە بە هێسرێکی زۆر باش تەمان هێسر زۆر باشترە لە گوێدرێژ ئەمە زۆر باش پارەیەکی پێداوتی بیدە بە هێسرێکی باش و ئەمە نیشانەی چیە ئەمە نیشانەی ئەم پیاوە ئەم مەلا حەسەنی قازی زۆر مهتەم بووە بە قەزایای شەرعیە بۆ ئەوەی کەوا بنەماکانی شەریعەت بە جوانی پەیڕەو بکە و بە جوانیش پەیڕەوی کردووە و بەڵگەکانی شەمی ڕوون و ئاشکران کەم پیاوە چەند خواناز بوو پاشتر ئەچینەوە سەر بوارەکانی تر ئایا بزانین خوێندنی شەرعی و ئەم نازنایی مەلایەتی کە پێوەیەتی و تا چەند بۆ نمونە بۆچی ینی پەیوەندی ئەو بە تەسەوف پێم خۆشە یەکێک لەو شیعرانەی کە خواناسی و ئێستا منەوەی لە پێشەکە خوێنمەوە پاڕانەوە مناجاتێکی مەلا حەسەنی قازیە لە دەست جەوروستەمی دراوسێ و دژمنانی کورد بەرامبەر بەخوای گەورە کە دەیەوێ سکاڵای بێحاڵی و بێ پشت و پەنایی کورد لای خوای گەورە دەربڕێ من پێم خۆشە بزانین کامانن ئەو شێرانەی کە مەلا حەسەن قازی شاهۆ لە بواری تەسەوف و عیرفانە یان خواناسیە ئاماژی پێکردو پێشەوەی بچمە سەرەوە تەمان دیوانەکەی دوو جار چاپ کراوە جاری یەکەمیان مامۆستا محەممەد ئەمینی کاردۆخی چاپی کردووە لە دوو بەشا بەشی یەکەم و بەشی دووەم پێشەوەی وەفات بکە ئەم دوو دەفتەرە شیعرەی داوە بەو کە بۆی چاپ بکە لەبەرەوەی لە فەوتان ڕزگاری بێ وەکو هەموو شتێکی تری شاعرانی کورد نەفەوتێ چاپی دووەمیشی مامۆستا شاهۆ کە کچەزای شاهۆی شاعیرە لەگەڵ کوڕزایەکی مامۆستا مەلا حەسەنە مامۆستا محەممەد هەردووکیان پێکەوە چاپی دووەمیان کردووە دەستخۆشییان لێکم شاڵا بە ئومێدم لە چاپی داهاتوە باشتر و جوانتر و چاکتر بێ تەمان بەشێکی زۆر گەورەی دیوانەکەی تایبەتە بۆ بابەتی ئاینی و پاڕانەوەی ئاینی شێعرەکان هەموو جوانن زۆریش نەکەم بەس ئەوەی کە لە خزمەتتانە عەرزی بکەم ئەم مناجاتەیە لە خزمەت باری تەعالا کە فەرمێ ڕەبی هەرچەند غەرقی دەریایی بۆگەنی عوسیانتم خۆ بەدڵ ئەمڕۆ بە هیوای بەخشش و غوفرانتم قامەتم هەرچەند چەمیوە من لە ژێرباری گوناه چاوەڕوانی ڕەحمی عامی واسعی یەزدانتم من سکاڵای خۆم لە لای کێکەم پەنا بۆ کێ بەرم ذاتی خۆت موشکیل گوشایە چاوەڕێی ئیحسانتم هەر چلۆنێ بم ئیلاهی ئافەریدەی ذاتی تۆم باوەڕم پێتە بەڕاستی تابعی قورئانتم ژین و ڕۆژگار بۆ بڵندی عیزەت و زیلەت هەموو هەر بەدەستی خۆتە ڕەبی ملکەچی فەرمانتم تەعاتێکی وام نییە لایەق بەزاتت بێ بەڵام باخرا پێش بم بە هیوای ڕەحمەتی ڕەحمانتم سەری دەستەواژەی ئەمەکە بۆ نمونە نەیوتووە باخرا پیش بم بە هیوای ڕەحمەتی ڕەحیمتم بۆ
چونکە ڕەحیم تایبەتە بە ڕەحمی پەروەردگاری لە قیامەتە تایبەت بە مسلمانەکە نا ئەمە فەرمێ ئەگەر لە فەرزێکە من لە جوملەی مسلمانانیش نەبم خۆ ڕەحمانیەتی تۆ منیش ئەگرێتەوە نەفسی ئەممارەی خەسیسە دوژمنی دەستە و یەخەم بۆ جیهادی ئەو سەگە محتاجی یاری دانتم خۆ بەدەست شەیتانە کوێرە و خێڵی ئەلخەنناسەوە خۆت خەبەرداری کە چۆن عەبدێکی دەستە و سانتم ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەم پیاوە لە ناخێکی زۆر قوڵۆ بەم شێوەیە ڕووەکاتە خوا بەڕاستی جوانە من تەسەورم نایە کە چووکە ئەوەی کە خوێنمەوە لەسەر شاهۆ نەگەشتم بەم غەزە لە جوانەی ینی بەڕاستی بەندایەتێکی پاک و بێخەوش و پاڕانەوەیەکی تەواو توانین بڵێ لە دڵەوە بەرامبەر بەخوای گەورە دەرەبڕێ سەری ئەم شیعرەی تریکە کە ڕووەکاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەون للمعلومات حەجی نەکردووە بەڵێ کە توانیوێتی و هەموو سەفەرە بکە حەجی نەکردووە ئەگەر دەرفەت بوو باسی ئەوە شەکەین کە ژیانی مادی واتە ژیانی دنیای ئەم پیاوە چۆن بووە پیاوە قازی بێ و مەلا بێ و کوڕی مەلا حەسەن بێ و زاوای فەتاح بەک بێ و نازانم چی ئەبوایە لە ڕووی دنیاییۆ ئیستیغلالی ئەم پێگە و پلە و مەقامانەی بکردایە یعنی هەر کەسێکی تر وایە ئەیکرد بەڵام ئەم پیاوە ئەوەنە ڕۆچووە لە ناو دەریای زوهدا پەنای نەبردووە بۆ شتانەوە دەفەرمێن لە شێعرێکە يا رسول الله دخيلك سروري دنيا ودين بيشوا وختمي عمومي أنبياء ومرسلين فخري قشتي كائناتي سيدي جن وبشر تاق محبوبي خداوند رحمتي بو عالمين توي أميدي بي أميدان رهبري ريقي نجات روجي روناكي هداية مقتداي متقين أما أو بري اتباعی ئەم پیاوە دەرەخا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی تۆ بهێنە بەرچاوی خۆت تەمان شتێک هەیە ئەبێمەوە بزانین نابێ بڵێن ئەم شیعرانە تەنها هینی کۆتایی تەمەنی بووە بەداخەوە زۆر جار کە گوێمان لێ ئەبێ ئەڵێن ئەم شیعرانە هی کۆتایی تەمەنیێت یعنی چی یعنی کۆتایی یعنی تەمەنی یەئس نا ئەمە وانییە کاتێککە من بەڵگەی شاعیریشمان هەن لە سەرەتاوە خواناسی و پیاهەڵدان و نعتی پێغەمبەری خوای هەیە صلی الله علیه و سلم لە کۆتاوە بە جۆرێک لە جۆرەکان بەرەو ئەوە دەڕواتەوە کە پەشیمان بوو بێ لێ ئەگە ئەمەش واژ بوو بێ ئەمە مای سەربەرزی و ینی خۆشحاڵیە بۆ مەلا حەسەنی قازی ئەگەر واژ بوو بێ مەلا حەسەن مەلایەکی منەوەر بووە مەلایەکی تەقلیدی نەبووە تەقلیدی بەو واتایەی کە تەنها ئاەت و حەدیثێک ببینێ و باقیەکانی تر نەبینێ نا مامۆستا مەلا حەسەنی قازی تەمە لە هەفتاویەکە وەفاتی کردووە من لە شتاوسیا لەدایک بووم بەڵام من لە سۆنگەی ئەو نووسین و نووسراوانەی کە بەردەسم کەوتون و ئەی خوێنمەوە ئەم پیاوە پیاوێکی مەوسوعی بووە تەمان وەکو مەلا هەنێ مەلای منەوەری تر نەبووە تەئسیراتی مەداریسی میسری لەسەر بێ وەکو محەممەد ڕەشید ڕەزا و محەممەد عەبدە و جەمالەدینی ئەفغانی نە ئەم پیاوە ئیسلامێکی کوردانە بووە بەڕاستی ئیسلامێک بووە کە هەڵقوڵاوی ناو ناخی کۆمەلگاکەیە یا لە شعرێکی تریاڵێ ئەفەرمێ چی سەروەری عالەم ئەلا ئەی مەطلعی نووری خوا سەیدی گشتی بەشەر سوڵتانی خێڵی ئەنبیا شەه سواری لەیلەی ئەسرا و سەرداری ئومەم شافعی جوملەی گوناهکاران لە دیوانی جەزا ئەمانە هەمووی ئاماژەیە بەو وەصفانەی کە هەیە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم واسطەی نوتقی بەعیر و ئاه و ڵەب و درەخت طائری ئەوجی تەدەلا شاهی بورجی قەددەنا ئەمانە سێریکە هەمووی ئاماژەیە بۆ ڕووداوێک بۆ موعجیزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی کە سورمەی چاوی بازت کوحلی مازاغە البەسەر وەی کە میحرابی دوو ئەبرۆت سوجدەگاهی ئەهلی سەما کەوتە تەسبیحات دەدەستا زیخی سەحرا ئاشکرا جزعی نەخلە بۆ فیراقت هاتە هاوار و بووکە ئەوە باسە لەو حەدەسەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم منبەریان بۆ دروست کرد و پایەکەی جێهێشت ئەوە نیشانەیە بۆ کەواتە شارەزاش بۆ بە ڕوودا و بە مێژوو یام سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامۆستا مەلا حەسەن وەکو عەرزم کردی پیاوێکی زۆر مەزن بووە سێریکە ئەم پیاوە نەهاتووە تەنها یەک جەناح بگرێ
خۆگەر دانیشتایە لە خانەقای بیارا و تەدریسی بکردایە هیچی کەمتر نەبوو لە باوکی ئەها لە فەواید الضیائیە جامی شەرحی کافیە شتێکی هێناوە ئەڵێ وخالف سیبەوەهی الأخفش نسبەی مخالفەکە دادە پاڵ سیبەوەهی کە مامۆسایە بۆچی لەبەر خاتریەوەی قسەی ئەخفەش زۆر لە حەقیقەت تۆ نزیکترە من پێم وایە ئەگەر مەلا حەسەن تەمەن ئەمە ناخۆشیش ئەم قسەیە منێکی بچووک تەقیمێکی ئاوا بکەم بەڵام ئەوەنەی تێگەشت بم مامۆسا مەلا حەسەن ئەگەر بەهاتایە تەدریسی بکردایە هیچی کەمتر نەبوو لە مامۆسا شێخ بابا ڕەسوڵی بێدنی و لە مەلا قادری سۆفی و حتا لە مەلا قادری باوکیشی بۆچی نەیکردووە کاتێکە نازناوی مەلایەتی و وە لە حوجرە و خانەقاکانی هەورامان و بیارە و تەوێڵەیە خوێندوویەتی وەلەو بی ئەو ژینگە کۆمەڵایەتی کە چواردەوری تەنراوە بە شێخ و بە پیاوە گەورەکان و مەلاکان بۆچی مەلایەتی نەکردو پاشتریش ئەپرسم کە ڕۆڵی حوجرە و خانەقاکان چی بووە لە پێگەیاندنی قازی و شاعیر و پیاوێکی هەڵکەوتی وەکو شاهۆیە مامۆسا مەلا حەسەن بینیوێتی مەلایەتی لە کوردستانە گرانە ئەبێ چاوەڕێی زەکات بێ ئەبێ چاوەڕێی سەرفیترە بێ ئەبێ چاوەڕێی ئەوە بێ بەگی ئاغایە شێخێ فڵانێ فیسارێ یارمەتی بدەن حوجرەکەی و دووفەقیەکەی و مزگەوتەکەی بڕوا بڕێەوە ئەمە تەسیراتی ئەوە تەسیراتی کاریگەری ئەمە بووە کە مامۆسا مەلا حەسەن بڕیاری داوە کە مەلایەتی نەکات بۆچی لەبەر خۆ لە شێعمەری بیارەوە بە ڕەحمەت بێ هەتا ئەم دوایانەش ئەو منتیقەیە خانەقای بیارە بۆ نمونە هەمیشە بەنان خواردن و خزمەتی فەقیانیشەوە گونجێ 60-70 فەقی تیا بوو بێ مەبەستمە ینی ئەوە نەبووە کە مەلای ئەو سەردەمە دەستپانکەرەوە بوو بێ نا بەس بیارە دەقنە و ڕاتبیان نەکردو هەرچی مەدرسەی تر هەیە لە منتیقەکە ڕاتبیان کردووە ماڵە ماڵ گەڕاون و بۆ من خۆم یەکێک مولەوانی کە نانی ڕاتبەم خواردووە بە سەربەرزی شۆیڵم لە هەولێرە نانی ڕاتبەم خواردووە بە نانی ڕاتبە گەورە بووم شانازیشە بووم بەڵام تەنها خانەقای بیارە لە منتیقەکە ڕاتبەی نەکردووە هەموو مزگەوتە حتا مزگەوتی گەورەی خورماڵ کە مامۆسا مەلا عارف لەوێ بۆ پێش مامۆسا مەلا محەمەد ئەوان ڕاتبیان کردووە ماڵە ماڵ گەڕاون و خواردنیان کۆ کردوەوە بۆیە مامۆسا مەلا حەسەن تەمەن لە زمانی شێعمەرە ئەو گەورەیە نەبووە هەتاوەکو بتوانێت مەلایەتی بکاگینا شێخ عومەر یا لە زمانی شێخ نەجمەدینە زیاتر ملازمی شێخ نەجمەدین بووە وەکو ملازمی خاڵی بووە حتا وەکو نەوعەمما مدیر مەکتەبێکی وا بووە بە ئیستلاحی ئێستا بەردەوام لەگەڵ یان بووە بەردەوام هەردووکیان یەکیان خۆشویستووە هەردووکیان نەزعەیەکی زوهد لە ناخیان بووە هەردووکیان بابەتی قەومیەت و خۆشویستنی نەتەوە لە ناخیان بووە بۆیە بەردەوام بەیەکۆ بوون بەڵام دوایی ئەوە مەخێر مەلایەتی نەکردووە ڕۆشتۆتە بەغا و ئیمتیحانی کردووە تاقیکردنەوەی کردووە لە تاقیکردنەوەکە یەکەم بووە ئەمە زۆرە لەسەر ئاستی عێراق لە زاخۆوە هەتاوەکو ئەگاتە فاو ئەوانە ئیمتیحان کراوە بۆ گەورە عولەمای ئەو کاتە کە کێ بێتە قازی ئەم یەکەم بووە کە بەڕاستی ئەمە شایستەی پیا هەڵدانە کەواتە بەر لەوەی قازی بێ مەلایەکی پێگەشت و تێگەشتو بەڵام خۆی نەویستووە بەڵێ مەلایەکی پێگەشتووی تێگەیشتوو بووە و مەلایەکی خوێنەوار بووە بەو مستەلەحەی کە خاوەنی ئیجازەی علمی بووە لە علومی عەقلی و نەقلیە بەڵام بۆ ئەوەی کەوا پیشەی مەلایەتی بووبێ نەخێر مەلایەتی نەکرد جەنابی مامۆستا پێم خۆشە تەبان من هەمیشە ئەم بەرنامەیەی خۆشم یەکێک لە ئامانجە سەرەکیەکانم لابردنی ئەو تەپ و تۆز و یا تەم و غوبارەیە کە بەشێر لە خەڵکی ئەمڕۆ دەیەوێ بیخاتە سەر فەرهەنگ و کەلتوری ئێمە ینی ئێمە ئەوەی کە شانازی ئەمڕۆمانە هەرچی کەسێکە لە ڕابردوودا لە زمان و ئەدەبیات و مێژوو فەرهەنگی ئێمەدا ڕۆڵ و دەستی هەبووە بەرهەمی حوجرە و خانەقاکان بووە بەڵام ئێستا خەڵکانێکی نابەرپرزن دەیانەوێت تەنها لە کڵاو ڕۆژنەی خۆیانەوە سەیری کەسایەتەکانمان بکەن ئێمە دەمانەوێت هەرچی سەروەری زانایانی کوردەیە لە ڕابردوودا باسی بکەین لێرەوە دەپرسم ڕۆڵی حوجرە و خانەقاکان بە تایبەتەوانەی هەورامان و هەر لە شێخ عومەری بیارەوە بە ڕەحمەت بێت ئەم کۆتایانە چی بووە لە پێگەیاندنی ئەم هەموو شاعیرە گەورەی کە بە تایبەت سەر بە تەریقەتی نەقشبەندی بوون چونکە لە تەریقەتی قادریدا شاعیرمان زۆر کەمە بەڵام هەرچی مەحوی و نالی و مەولەوی و وەفایی و ئەمانە دەبینی هەمویان سەر بە تەریقەتی نەقشبەندی بوون ئەم حوجرە و خانەقایانە چ ڕۆڵێکیانە بوو لە پێگەیاندنی پیاوێکی گەورەی وەکو شاهوەدا ئەگەر ئێمە بواری فەرهەنگ و کەلتوری کورد خانەقا و تەسەوفی لێ دەربێنین بەشی ئەتەحیاتێکی نامێنێ چۆن یعنی نوێژ بە ئەتەحیات چەندێکی فەرقە
ئەگەر خانەقا و تەسەوف لە فەرهەنگ و مێژووی ئەدەبی کوردی دەربهێنی بەشی تەحیاتێکی نامێن. خانەقای بیارە نەهاتووە تەنها دەرسێکی تەقلیدی فەقێکە بیخوێنی و بڕوا سێریکە. شەعمەری بیارە کە دوای ئەوەی خانەقای بیارەی بنیاد ناو مەلاقاری هێنا چی کرد؟ گەڕا بە هەموو دیەکانی منتیقەکە. تی چ مناڵێک هەتیوە و باوکی نەماوە بۆ پێتان بە خێو ناکرێ بیدەن بە من. باشە ئەمە زۆر مهمە. مامۆستا مەلاقاری سۆفی فەرموویەتی بۆ مامۆستا مەلا عەبدولکەریمی گێڕاوەتەوە لە یادی مەردانە یادداشتە، ئەڵێ ئێمە 6 مناڵی هەتیو بووین کە لە خانەقای بیارە ئەمان خوێن. شەوانە شێخ نەجمەدین شەوانی زستان شێخ عومەری بیارە ئەهات بە سەماوەری ئاوی گەرم و بە دەستە سڕێ شەکرۆ یەکی قەنداخێکی پێداین و مەوجەکەی پیاداین و ئەوی بخەون لەمەر چی لە بەرەوەی سەرمایان نەبێ. بەڕاستی ئەمە ئێستا باوکەکان نایکەن بۆ 2 مناڵ کە هەیەە، یعنی پیاوی وایە 2 مناڵی هەیە، مناڵێکی هەیە، 3 مناڵی هەیە، شەوانە هەڵناسێ بچێ سێرێکیان بکا بزانێ وەزعیان چۆنە. بەڵام ئەم پیاوە ڕۆشتۆتە خانەقا سەرباری ئەو هەموو ئەرکەی بەسەریەوە بوو ئەمەی کردووە. پاشان ئەمە لەم لاوە علومی مسلمانانیان فێر کردوون، نەقلی و عەقلی، لەو لاوە تەزکیەی ڕۆحیان کردوون، لەو لاوە ئەدەبیان داداون، لەو لاوە هاتوون چەکوشکاری بابەتی شعر و ئەدەب و ئەمانەیان کردوون. یعنی شتێکی بە خۆشت بۆ باس بکەم. جارێکیان یەکێک لەو مامۆستا بەڕێزانە خەبەری ئەدەنێ ئەڵێن کۆمەڵە تۆ بووی بە مدەڕیسی ئەم جێگەیە لە منتیقەی شارە زورە، مامۆستاکانی منتیقەکە یەن بۆلات، بەڵام ڕاستیەکەی وا هەستەکەین ئەگەر بێن بۆ پرسیار و ئەو بابەتانەیەن ئەیانوێت تۆ تاقی بکەنەوە. ئەم مامۆستا بەڕێزە هەڵ ئەسێ بەو شەوە هەموو فەرائیز ئەکا بە شعر، هەموو فەرائیز ئەکا بە شعر، و لە کۆتایی ئەم شعرانەوە نووسیوێتی ئەم شعرانم بە سەبەبی ئەوە نووسی کە قەرارە بەیانی مامۆسایانی سنوورەکە بێن و تاقیم بکەنەوە. بۆ ئێمە ئەم شعرانە نووسیەوە بەیانی کە ئەوانیان و شعرەکانیان پێشانەدا زۆریان بەلاوە موهیمە بێ، وڵات تا ئێستا نەمان بینیوە، ئەمە ڕەحەبیە نییە، ئەمە فڵان نییە، ئەمە فیزایە، ئەمە قەتڕ نەوەڵە، ئەمان هیچ کامیان نییە، ئێمە هی کێ وەڵامە هی خۆمە. اینجا ئەو کاتەوە توانە من دیارە پیاوێکی خوێنەوارە. ئەم شعرە لە کیوە فێر بوو؟ ئەم وەزن و قافیە لە کیوە فێر بوو؟ ئەگەر خانەقا و مەداریسی دینی نەبووایە. و پاشان شێعمەر خۆی شاعیر بووە، سەدان شعری هەیە کە بڵاو نەکراوەتەوە لە دەستنووسەکانە وجودی هەیە. و شێخ نەجمەدین شاعیر بووە، و شێخ عەلادین کەم شعری بووە، حەزەتی شێخ عوسمان بە هەمان شێوە شعری بووە، شێخی بەهادین شعری بووە، حاجی شێخ ئەحمەد شعری بووە، شێخ عەبدوڕەحمانی ئەبولوەفا کە تۆ بێنە بەرچاوی خۆش شێخ عەبدوڕەحمانی ئەبولوەفا 35 ساڵە تەمەنی بووە، بەڵام ئەو هەموو شعرە جوانەی هەیە بە فارسی و دیوانێک بوو فاتحی مامۆستا مەلا عەبدولکەریم و مامۆستا مەلا عەبدولکەریم بەڕەحمەت بنیاخوا کۆیان کردو بڵاویان کردو و چاپیان کرد، بەڵام ئەویش پێویستە چاپی تازەی بکرێت و شتی ترێری لەسەر بکرێ. بە ئومێدم دکتۆر سەباعیشی لەسەر بکات چونکە ئەو فارسیزانێکی باشە. ئەمانە هەمووی بەڵگەیە بۆچی؟ بەڵگەیە بۆ ئەوەی کە ئەم خانەقایانە نەهاتون یەک جەناح بگرن. اینجا یەک جەناحی مهم زۆر گرنگە باسی بکەین. طریقەی پیرۆزی نەقشبەندی نەهاتووە تەنها مەدرسە و حوجرە و خانەقا، نا لەولاوە شۆڕشیش. یعنی سە خەڵکێک وازانێ ئەو پیاوانە ڕەبتیان نەبووە بەیەکەوە، بۆ منە شێخ عوبەیدوڵڵای نەهری و شێخ سەیتەهای نەهری ڕەبتێکی تەواویان هەبووە لەگەڵ شێخی بەهادینە کە کوڕی شێخی سراجدین تەوێڵە بوو. ئەم جەناحەی زوهد و مەدرسەی گرتووە، وەکو بڵێ ئەم جەناحەکە جەناحێکی وێژەیی و عیرفانی و عیلمیە، ئەویش جەناحێکی سیاسەت و شۆڕشی گرتووە. و شێخ عەبدولسەلامی بارزان، شێخ ئەحمەدی بارزان، شێخ سەعیدی پیران، شێخ سەعیدی پیران ئەسڵەن هەموو ئەوانەی کە قائید بوون لەگەڵیا هەمویان خەلیفەکانی خۆی بوون و هەمووشان شەهید بوون لەگەڵیا، ئەعدام کران. بەداخەوە ئەو حاکمەی کە محکەمەی شێخ سەعیدی پیران و خەلیفەکانی کردو ئەعدامی کردن کورد بوو، بۆیە کورد زۆر خۆخۆرە با بزانی. ڕەبت و تەواصولێک هەبوو. ئەوەندەی کە سەیرم کرد هەم زۆر باسی دەردە کوشندەکانی نێو کورد و هەم زەمی کورد ئەکاکە بەوەی کە ئێمە هەمیشە وەکوڵێ بوونێتە ئاردی بندڕک و هەمیشە بوونێتە مەقاشی دەستی داگیرکەرانی کوردیانی شاهۆیەکێ لەو دەردە کوشندانی کە دکتۆر مارف خەزنەدار لە مێژووی ئەدەبی کوردیا زۆر لەسەری ڕۆلایەنی وەکوڵێ ئەم باسکردنی ئەم خۆچەماندنەوە و خۆ بە کەمزانی و خۆخۆری و بێگانە پەرستی کورد بووە لە شیعری شاهۆیە. پێش هەموو شتێک شێخ نەجمەدینی بیارە
مەلا حەسەنی قازی کە خوشکەزای بووە لەگەڵ شێخ جەمیلی برایە کە زۆر زمانزان بووە زۆر خوێنەوار بووە زۆر پیاوێکی دیبلۆماسی و ئەوانە بووە ئەم دوانە ئەنێرێ بۆ لای شێخ عەبدولقادری شەمزینیان بۆ ئەستەمبول حتا وابزەم شاهۆ ئەبێتە ئەندامی کۆمەڵەی تەعالی بەڵێ بەڵام پێش ئەوەی کۆمەڵەی تەعالی دروست بکرێ و پێش ئەوەی کە حیزبی کوردی دروست بکرێ شاهۆ خاوەنی حیزبێک بووە بە ناوی حیزبی خوێن ڕشتن ئەمە بەداخەوە ینی باز نەکراوە یەکەمین حیزبێک کە کورد دروستی کردووە حیزبی خوێن ڕشتن بووە نەک بۆ مانای ئێمە کوردین و حەزمان لە خوێن ڕشتنە نا بۆ مانایەی کە وتوێتی ئەگەر کەسێک بێتە سەرخاک و ئاو وڵاتمان ئێمە ناچنێ سەرخاک و ئاو وڵات هیچ کەسێک بەڵام ئەگەر یەکێک هاتە سەرخاک و ئاو وڵاتمان ئێمە ئامادەین خوێنی خۆمانی بۆ بڕێژین بەس بەداخەوە هەتاوەکو ئێستا لەبەرەوەی مەلایەک بووە و کەسایەتیەکی ناوچەکەش بوو هەر بە عامیش ئێمە مەنتیقەی سنووری هەڵەبجە هۆرامان هینین بێبەختین شتەکانمان زوو ئەشارێتەوە ئەم پیاوە ئەم حیزبەی داناوە هەتاوەکو ئێستا نەمبینیوە باس بکرێ بەداخەوە دەستی خۆش بێ مامۆسایبی کە خاڕۆسەم لە دیداری مەلا حەسەنە لەم ماوەی ڕابردووە باسی کرد اینجا یەکەم جارمە بیبیستم بەڵێ مەلا حەسەن و شێخ جەمیل واتە خاڵ و خوشکەزا ئەچن بۆ لای شێخ عەبدولقادری شەمزینیان بۆ ئەستەمبول و لەوێ باسی بابەتەکانەکەن بۆ ئەوەی ئەم کۆمەڵەیە کە دروست بووە بۆ کورد تەنها لە مەنتیقەی ئەستەمبول و باکووری کوردستانە نەبێ درێژ بێتەوە بە باشوور چونکە بتەوێ نەتەوێ هەڵەبجە و شارە زوور یعنی مناڵدانی کوردایەتی یعنی هەر بزافێ هەر ڕێکخراوێ هەر کۆمەڵەیەک ئەگەر هەڵەبجە و شارە زوور و هەورامانی لەگەڵ نەبێ یعنی ئەو بزافە سەقەتە ئەو تەجەموع و کۆبوونەوەیە سەقەتە بۆیە سێریکە هەمیشە لانکەی پێکەوژیان لانکەی ئەدەب لانکەی عیرفان لانکەی تەسەوف لانکەی عیلم و لانکەی کوردایەتی و شۆڕش بوو بۆیە ئەچنە ئەوێ ماوەیەکی زۆر ئەمێننەوە لای دوای ئەوە یەنە بۆ مەنتیقەکە و بەڵامی هەلومەرجەکە مساعید نابێ کەواتە دابەشیان کردووە ئەو شێخ سەعید و ماڵی شەمزینیان و شێخ عەبدولسەلامی بارزانی و شێخ ئەحمەد و قازی محەممەد خەڵکی وازانە قازی محەممەد پەیوەندی نەبوو بە تەسەوف ئەسڵەن قازی محەممەد کە بڕیاری ئەوە ئەدا بەشداری حیزبی دیموکرات بکا و ببێتە چالاکوان لەو بابەتا و دوای ئەوە ببێتە سەرۆک کۆمار و کۆماری کوردستان لە مەهاباتا دروست بکرێ پرسی شێخ محەممەد ئەمینی بێژووی کردووە کە خەلیفەی حەزەتی شێخ عومەری بیارە بوو و نامەکەش مەوجودە کە نامەی بۆ نووسیوە و نووسیەتی ئایا من ئەمێ ئیشێکی وا بکەم بیکەم یانەیکەم شێخ محەممەد ئەمینی بێژووی وەڵامی ئەداتەوە پێی ئەڵێ بیکە بەڵام تەمەنت کورتەوێ دوای ئەوە کابرای قاسید یەتۆ بۆ لای ئەڵێ بۆچی تەمەنی کورتەبێ ئەڵێ لەبەری کورد خۆخۆرە پشتی بەرەدەن لەبەر خاتری دوو سەر حەیوان و دوای ئەوە لە ناوەچێ جا بۆیە قازی هەمیشە فەرموویەتی ئەگەر کورد پێی وتی بە سەر و ماڵ لە خزمەتتام ئەوە بەسەر ڕاستەکە بەس بە ماڵ ڕاست ناکە یعنی ئێمەی کورد سەرەکەمان لابێ ئەهمیەتترە تا ماڵەکە بۆیە هەمیشە لەبەر خاتری دوو سەر حەیوان هەزارەها شتی زۆر باشمان فەوتاوە زۆر بەداخەوە نازانم ئایا لە بواری خواناسی و عیرفانی مەلا حەسەنی قازیە شتی دیکەمانێ بۆی کۆتایی بەرنامەکەشم باز لە پەیوەندی ئەو بکەین بە تەسەوف و شێخانی بیارەوە بەڵێ ئەم شیعرەیم زۆر بەلاوە خۆشە ساڵی 1965 وتوێتی 6 ساڵ پێش دوای بڵێ باری گوناهم گرانە بەسەر شانی ڕێشەوە ئەتلێمەوە هەمیشە لە تاوا بە ئێشەوە نەفسم ئەوەندە سەرکەشە سەرشێتی کردوم تووشم بووە بە تووشی شەڕی گورگەمێشەوە شەیتانە کوێرە نەکبەتەکەیش خۆ بەبێ وچان چیم بۆ خراپە ئەومە ئەکات هەر بە ڕیشەوە بێجگە لەمانە کۆمەڵی خێڵی وەسویسویش شەک ئاودار و بەژاری پڕ ئازار و ئێشەوە هەڵمەت ئەهێنە سەر دڵی ڕێشم بە ڕۆژ و شەو ئەویان بە تیر و شیر و ئەمی تر بە نێشەوە دوژمن ئەوەندە زۆر و منیش پیر و ناتەوان بۆ جەنگی ئەم گرۆهە بە چی بچمە پێشەوە ئەمە لە ساڵی 1965 ئەم شعری فەرمووە ئەمە ئەو پەڕی ئەوە دەرەخا کە ئەم پیاوە سەرباری ئەم هەموو عیلمە سەرباری ئەم هەموو سەقافە و شارەزاییە بەڵام هەمیشە
ترسی ئەوەی بووە شەیتانە کوێربی با بە غەڵەتە و نەیشی تاوانەکەشی نەیشی خسۆتە سەر تەنها شەیطانی جین بەڵکو ئەڵێ هەموو خێڵی وەسویس و بۆ ئەوەن کەوا خەریکن من لە خشتە بەر و ممکنە ئەمە ئاماژە بێ بۆ ئەو هەموو تەیار و فکرە نامۆیانی کە لە منتیقەکە هاتوون و ڕۆشتون و ویستویانە هەچی مناڵە شێخ و مناڵە مەلا هەیە بیان بن بە ئاقارێکی ترا و دووریان بخەنەوە لە مزگەوت و میحراب و مینبەرەکەی باوکیانەوە ئەمە نیشانەی ئەوەیە من وا گومانی یا گونجە نەفسی خۆشەوەی کە مەحویە فەمێ نە شەیتان و نە دەوران و نە خزمانم بە من ناکەن ئەوی نەفسی خەسیسم مەحویە کردوویە دەربارم ینی زۆر جار نەفس لە ئەدەبیاتی ئێمەیە لە عیرفان و تەسەوفە لە شەیتان خراپترە بۆ خودی مرۆڤ بەڵێ ئەسڵەن یەکێک لە ڕاضەتی ئەهلی تەسەوف بریتیە لە ڕاهێنانی نەفس تەزکیەی نەفس ئەبێ نەفسەکە وا لێ بکەی جڵەوی بکەی ها ئیمام بوسەیریە فەرمێ چییە فەرمێ والنفس كالطفل إن تهمله شب على حب الرضاع وإن تهمله ينفطم ئەڵێ نەفسی ئینسان وەکو مناڵێک وایە تا بدەی بەدەمی و هەر داوای شیرەکەیەکە بەڵام کاتێک کە ڕاوتەکان جڵەوەکە و گرت و تو نییە ئیتر ئەو کاتە وردە وردە ئەو لە شیر ئەبڕێتەوە بۆیە ئێستا من و تۆیەکە گەورە بووین شیرمام دەنێت دەمی پێوە نانێ وانە لەبەر خاتری چی لەبەر خاتریەوەی ئێمە بڕاوینە تۆ لە شیر بەڵام ئەگەر دایکەکانمان هەر بەردەوام شیریان پێ بداین هەر بەردەوام شیران تا ئێستش ئەو کاتە بەلامانەوە ئاسان بوو دەمرین بە منکی دایکمانەوە شیر بخۆین ڕاست نەفسی ئینسانی جوایە بۆیە هەمیشە عورەفای تەسەوف ئەو پیاوانەی کەوا بەڕاستی لە ڕێگەکە شارەزا بوون شاسواری ڕێگەکەن مدعی نەبوون لە بواری عیرفان و تەسەوف ئەمانە هەمیشە هەوڵیان داوە نەفسیان ڕابێنن بەڕەحمەت بێ مامۆستا شێخ عوسمان بوو کوڕی شێخ مارفی نێرگسەجار بوو نەفسی خۆی ئێشکاند چۆن ئەو عالمە گەورەیە ئەو پیاوە دانایە ئەو پیاوە زیرەکە بۆ من مەسینێکی ئەگەر بەدەستیەوە مامۆستا مەلا محەممەدی کانێسکان مەسینێکی ئەگەر بەدەستیەوە لەبەر خاتری ئەوەی خۆی لێ نەگۆڕێ بەداخەوە ئێستا هەندێک لە متەشەیخ مدعی تەسەوف ئەسڵەن ئەگەر پێیان نەڵێ جەنابی حاجی مامۆستا شێخ سەید فڵان پێی ناخۆشە باشە بەڵام کە لە بەرامبەری ئابینی بۆ منە پیاوێکی گەورەی وەکو شێعمەری بیارە نووسێتی خادم العلماء والفقراء خزمەت گوزاری گەدایان و زانایان یا بۆ منە شێخ بیارە نووسیوێتی غولامی عومەرم خۆی بە خزمەتکاری شێخ عومەری باوکی زانیوە یا گەورە پیاوانێکی وەکو ئەو زانامەزنانە بێخودی شاعیر کە یەکێک لە عادەتەکانی ئەوە بووە هەمیشە حەزی کردووە لەگەڵ یەکێکان نان بخوا خۆی بە تەنها نانی نەخوارد ناوەکەشی بێخود ینی بێزات ئەوەی بێ نەفس بێ تەکەببور و ئەوە ینی بە جۆرە لە جۆرەکان دەیەوێت خۆی لە خۆی داماڵێ مامۆستا زۆر جوان لەو مەرسیا کە لە وەفاتیان نووسی بێخودە یا باخودە بێهۆشە یا هۆشیارە دڵ ئابەم شێوەیە خیتابەکە لەگەڵ بێخودا حتا بۆ منە پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم پیاوێک دێتە لای سیرەکە ئەلەرزیە و شەرمەکە فەرمێ خۆ من پاشانی من کوڕی ژنێکم کە لە مەکەدا گۆشتی لەسەر بەرد وشەکە کردەوە پاشترەی خوارد یا ئیمامی عومەر فەرمێ ڕۆژێک لەسەر مینبەر سەیرم کردم هەموو حەشاماتە لە بەردەممان و ڕۆم و فارس لە بەردەمما ئەڵێ هاتە خوار فەرمووی من بۆ چەند پارەیەکی کەم یا شوانی قەلیان مەڕم بۆ خەتابی باوکم لەوە ڕاندووە و زۆریشی عەزیەت دام و ئازار بۆ بەرامبەرم کەواتە خۆشکاندنەوە یان بۆ منە پەروەردەی دەروون هەر لە خودی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم هەتا بۆ منە عورەفای ڕاستەقینەش گەشتووە خۆی کاتێ ئەڵێ تەسەوف چییە؟ تەسەوف ئەوەیە بەموو لا نەدا لە شەریعەت بەموو لا نەدا لە شەریعەت هەتا لە مۆزوعی کەراماتە مەولەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە فەزیلایە فەرمێ كرامة تبدو لذا الولي معجزة لحضرة النبي ولم يكن ولينا وليا من غير أن يتابع النبي الله وليك ما نية ولي به إلا بمتابعي في غمر بكاس راسل بوي أجر كسيك خارق العادي شيل سرد زوارد بو بلام متابعي في غمر نبو صلى الله عليه وسلم أو ضربك بيا بين استدراجة وكرامات زۆر باشە جەنابەت پێشتر ئاماژەت بۆ کرد کە شاهۆ سۆفی نەبوو یا تەمەسوک و وابەستەی بە تەسەوف و لەوە چێ نەبوو ینی بەڵگەیەکمان نییە بەس سلوکی نەکردووە بەڵێ پێم خۆشە بزانم پەیوەندی شاهۆ وەکو شاعیرێک بە تەسەوفەوە چی بووە یان چۆن لە تەسەوف تێگەشتووە و
چۆن کەسایەتیە سۆفیەکان ئەوانەی کە لە دەوروبەریا بوون لە بەرهەمی خۆیان جێی کردوونەتەوە. دوو نوع تەسەوفمان هەیە، دوو نوع سۆفیمان هەیە. سۆفیەکیان ئەڵێ تەمەسوکی کردووە و ئیلتیزامی مەسلەکی هەیە، سلوکەکە لە خانەقایەکە. سۆفیەکیشمان هەیە نا مەعنا داگرندەکانی ناو تەسەوفی لە ناخی خۆیان کۆ کردوەوە. شاهۆ ئەمەیان بووە. شاهۆ ممکنە تەمەسوکی کردبێ بە شێخ عومەری باپیریۆ، ممکنە بە شێخ نەجمەدینی خاڵیۆ و زۆریش دەورە بینێ سێریکە لە شێعرەکانی ئەم پیاوە ئەو مستەلەحانەی بەکاری هێناون لە بەرامبەر شێخەکان بەڵگەیە بوو ئەوەی کە ئەم پیاوە باوەڕی بە مەسلەکەکە هەبووە، ئاگاداری باوەڕێکی تەواویە بوو. ینی سەری ئەم شعرەی کە بۆ حەزرەتی شێخ عوسمانی نووسیوە، حەزرەتی شێخ عوسمان کە خاڵۆزا و پورزان، شێخ عوسمانی دووەم، بەڵێ شێخ عوسمانی کوڕی حەزرەتی شێخی عەلادین کۆتا ڕابەری نەقشبەندی. ئەفەرمێ هەزاران شکری حەق ئەمڕۆ چرای ڕووناکی باوانی، گڵۆپی شوعلە پەخشانی بروسکەی ئالی عوسمانی، لە دەستگای مەکتەبی دین و طریقەی با و باپیرە بە نەوعێک پێگەیەنراویت لە عالەمدا نمایانی. ئەم شیعرە دوور و درێژە بەڵگەیە بۆ ئەوەی کە باوەڕ هەیە بۆ بە قەزیەکە. پاشان ئەو شیعرەی کە خۆی باسیەکە حەزەکەم ئاماژەی پێ بکەم نەکا کاتەکە ئەوەی نەما بێ. ئەم شیعرە ئەڵێ مەلا حەسەنی قازی وەزعی مادی زۆر خراپە بێ، حتا ئەو خانووی کە ئەرزێکی هەبووە لە هەڵەبجا دروستی کردبوو بە پارەی عقار لە پارەی وەرگرتوو لە بانکی عقاری، دوایی لەبەر خاتری ئەوەی پارەی نەبوو بیداتۆ بانکی عقاری خانوەکەیان برد. پیاوێکی عەزیمی وا ئەوە نەزاهید بووە خۆ توانیوێتی بە فەتاحبەگی خەزوورەی بڵێ فەتاحبەگی جاف خەزوورەی بووە خێزانەیەک چیەوە بووە بڵێ پارەم بەرێ با من ئەو خانوەم نەبن، نا خانوەکەیان برد لە بەرامبەر ئەو قەرزەی کە وەری گرتبوو لە بانکی عقاری. جا وەزعی مادی زۆر زۆر خراپە بێ، خەڵەسێ ئەچێ بۆ بەغا، نزیکی مانگێک ئەمێنێتەوە لە بەغا بۆ ئەوەی کەوا ئەمرێکی بۆ دەرکەن بێتە قازی، و دوای ئەوەی کە ئیمتیحانی کردووە هەمان و بوونەی کردووە ماوەی لەسەر کار لابراوە، ئیتر تەواو لە 1934 وا تەسەورەکەم لەو دەورا بوو بێ، بۆیە هیچ بۆی نەتیجەی نابێ. بەیانی ئەڕوا بۆ ئیشەکەی هەتا ئێوارەیە تۆ لە شعبقاری گەیلانی لەوێ شۆربایەکی تەکیە ئەخوا بۆ خۆی لەوێ ئەخەوێت، نە ڕۆژێکەوە نەدوانە تامانگەمە بەردەوام بێ، زۆر ناخۆشە. بۆیە ئێوارەیەکیان هاتر وردە خۆر خەریکە ئاوا ئەبێ، جا ئەوەی ئەگەر ڕۆشتوێ بۆ بەغاکە ئەچی بۆ ئەبوو نەواز لەسەر دیجلە خۆر ئاوا ئەبێ، تاموچێژێکی زۆر تایبەتی هەیە. هەڵ ئەسێ نامەیەکی شعری ئەنووسێ بۆ خوا بۆ باری تەعالا. ئەم ئەدەبیاتی نامەنووسینە بۆ خوا و پاڕانەوەیە لە حزوری خوا و ناردن بۆی زۆر هینە، یعنی بربڵاوە لە منتیقەی ئەدەبیاتی هەورامان و کوردستان بەگشتیە. نامەکە ئەنووسێ و ئەیدا بەدەمی دیجلاوە، فڕێداتە ناو دیجلەوە، کە فڕێداتە ناو دیجلەوە تۆ نوێژەکەی ئێوارەیەکە و نوێژی عیشا و دوایەوە ئەخەوێت، لە خەویە ئەگا بە خزمەت حەزرەتی شێخ نەجمەدینی بیارە کە خاڵێتی. شێخ نەجمەدین لەسەر سەربانی خانەقای بیاوێڵە پیاسەی کردووە، وەک کتێبێکی بەدەستەوە بووە. ئەمیش شەفتە و عەگاڵ و دزداشەی لەبەرا بووە. کە نزیک بۆ تۆ شێخ فەرموویەتی ئەوە چییە حەسەن گیان، ئەوە چییە لەبەرتا؟ ئەوە هی ئێمە نییە لای بە. یعنی سێریکە مەلا حەسەن تەنانەت لە خەوەکانیشە هەر کوردایەتی کردووە، پێڵێ لای بە. ئەمیش بۆ ئەوەی کەوا خۆی بێنێتۆ ناوکایەکە ئەڵێ خاڵ نەجمەدین ئەوە چییە بەدەستۆ؟ ئەڵێ وەڵاوە کتێبێکی شعریە ئینێکە کەشکۆڵێک هەنە شعری تایە. ئەڵێ دەیتخوا شعرم پێ بڵێ. ئەڵێ باشە وەرە شعر پێڵێم، بەڵام مژدەیشی لێبێ داواکاری و عەریزەکەی کە نووسیت و داد بە دیجلا گەشتە خزمەتی پەروەردگار و پەروەردگار وەڵامی داویتە تۆ کە ئیشەکەت بۆ مەیسەر بوو. ئەڵێ بەیانی کە هەڵەسە هیچ پارەی پێ نەماوە ئەوێ بگەڕێتەوە، کەچی کابرایەک بانگێک کاڵێ تۆ بووی دوێنێ لە بیلاڵی مەلەکی بەویش، ئەڵێ بەڵێ ئەرەوەڵا، ئەڵێ دەی ئیشەکەت تەواو بووە، وەری بگرن نەتیجەکەی، وەری ئەگرێەوە بێتە قازی و ئەگەڕێتەوە جێگەکەی خۆی. اینجا ئەم شعرەی تەمەن ئەمە من باش نیم لە فارسیە بەداخەوە، ئەوەش بەداخەوە ئەم شعرە باسیەکە دووش دەر ئاستانەی گەیلانی دەرکەمالی غەم و پەرێشانی، ئەوە بە درێژی باسیەکە لە دیوانەکەیان مەوجودە کە چۆن ناڕەحەت بووە لە بارەگای گەیلانی و چۆن نامەی نووسیوە بۆ خوا و چی نووسیوە لە نامەکە بۆ پەروەردگاری باڵا دەست و نەتیجەکەی چی بووە و چۆن خەوەکەی بینیوە. ئەمە باسی شاهۆی مەزن. خی گەورە لی خۆش بێ. ئامین. وا دیارە کاتی بەرنامەکەشمە تەواو بوو،
من زۆر سوپاسی بە ڕێستانەکەم زۆر باش بوو کە لایەکمان بەلای شعر و جیهانی شعری شاهۆیا کردەوە خی گەورە لی خۆش بێ و پاداشتی بە ڕێزیشتان باتەوە بۆ مێدیەوەش کە بینەر سوود و چێژێکی لێ بەومێدم انشاءالله زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز خۆشەوی سپاس بۆ بەڕێز جەنابی مامۆستا مەلا ئاوات نەقشبەندی لێکۆڵەری ئەدەبی و بزانای ئاینی کە لەبارەی خواناسی و عیرفان لای مەلا حەسەنی قازی ناسرا و بە شاهۆ قسەی بۆ کردین و بەرنامەی ئەم جاری ئاڵقەی ئەم جارەی خەڵوەتی ڕازاندەوە تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان